یەکێک لەو هەنگاوانەی کە جێپەنجەی خۆی لەسەر ڕەوشی ناوچە جێنا کۆکاندا دەنێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا لە یاسای تعدیلکراوی هەڵبژاردنەدا کە لە پەرلەمانی عێراقیش تێپەڕێنراوە کەم و کورتێکی زەق بەدی دەکرێت ئەویش ناحەقیکردنە بەرامبەر ئاواری ناوچە جێنا کۆکان کە نیشتەجێی پارێزگاکانی تری هەرێمن خەڵکی زۆر مەحرومە بێ بۆ نمونە تەنهاوەی من معلوماتەمێ لە دووس خورمات و نزیکەی 4-5 بۆ 6,000 کەس مەحرومە بێ لە دەنگدان ینی خەڵک ناتوانێت لە سلێمانی و لە هەولێر و لە کەلار و شوێنەکانی ترەوە بێتەوە لە دووس خورمات و دەنگبا ئەمە عملێکی قورسە بۆیە من تکام وایە حیزب و لایەنە سیاسیە کورسانیەکان بە کۆدەنگی هەوڵ بدەن ئەوە تانەی لێ بدەن و هەوڵ بدەن ئەوە بکەن کە خەڵکی خۆمان بێبەش نەبێ لە مەسلەی دەنگدانوانە دیارە بە تایبەتی بۆ شاری کەرکووک ئەم پرۆسەیە زۆر خەتەرە لەبەرەوەی ئێمە ڕێژەیەکی زۆری ئاوارەی مادەی 140مان هەبوو حکوومەتی بەغدا کار ئاسانی نەکرد بگەڕێنەوە ئێستا ڕێژەیەکی کتری ئاوارەمان هەیە دوای 16 ئۆکتۆبەر و ڕێژەیەکی زۆری ئاوارەی یەزیدیشمان هەیە بۆیە ئەم برگەیەی کە ئێستا لە یاسای ئەنجومەنی پارێزگا هەیە ڕاستە و خۆ پێشێلکردنی مافی ڕێژەیەکی زۆری دەنگدەرە بۆیە ئەرچی سەرشانی نوێنەرانی کوردە لە پەرلەمانی عێراق کە هەوڵ بدەن ئەم برگەیە لە یاساکە هەموار بکرێتەوە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئاشکرای دەکات بە پێی مەرج و ڕێنمایەکانی کۆمسیۆن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سندوقی دەنگدانی تایبەت بۆ ئاوەری ناوچە جێنا کۆکان لە پارێزگاکانی هەرێم داناندرێت. تاگوی سەرڕێکارەکانی کۆمیسیۆن بە هیچ شێوەیەک سندوق داناندرێ لە پارێزگاکانی دەرەوەی کەرکووک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەبێ ئەو ئاوارە بەڕێزانە بێنەوە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدانەکە بیانێ مەبەستیان بێ شوێنی دەنگدانە لە شوێنێکەوە بۆ شوێنی کە بگوازنەوە دەبێ بێنەوە بۆ پارێزگای کەرکووک بەبێ ڕێکارەکانی کوردستان تاکو ئێستا لە کاری دەنگدانە دەبێ لە شاری کەرکووک دەنگ بدەن. پەرلەمانتارێکی کەرکووکی شاشکرای دەکات لە بەغداتانیان لەو بەرگەی یاساکەداوە و چاوەڕوانی وەڵامی پەرلەمانی عێراقن. ئێمە لە خودی یاساکە تانەمانداوە بۆەوەی ئەو خەڵکانەی کە لە ناوچەکانی کەرکووک دەنگیان لە کەرکووک و لە ناوچەکانی دەروی کەرکووک داشن بتوانن بگەڕێنەوە هەمان شێوە سنووقیان بۆ بڕاو دەنگی لەسەر بدرێ بەڵام ئەمە هێشتا نەچۆتە بوارەمە لە پەرلەمان ئێستا هەوڵێکی جددی هەیە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی شا قسەمان کردووە بۆەوەی بتوانین ئەو تانەیە سەر بگرێ و سەرکەوتوو بێت بەڵام لە کاتێکا ئەگەر نەمانتوانی ئەوەش بکەین داوا لە خەڵکەکەین کە بەڕاستی هەڵمەتێکی تر بکەنەوە بۆەوەی کورد لەم شارە جارێتە باڵا دەست بێ و ئەگەر چاکسازی لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا نەکرێت ئاوارەکانی کەرکووک و مستوخانەقین و شەنگال و مەخمور و ناوچەکانی تری مادەی 140 دەبێت لە ڕۆژی دەنگداندا بۆ دەنگدانیان ڕوو لە ناوچەکانی خۆیان بکەنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.